توم یاری بکەم وڵاتان زۆرتا مەزرۆم بۆ دیدارتان هاتووم یاری بکەم نامەیکەنەوە لایبەن ئەوسا گادەی لایبەن. تونوک سەرپەرشتاری فستیڤاڵەکە زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی ئەو هەموو دایک و باوکە ئەو هەموو مناڵە بەشداری ئەم ئاهەنگەیان کرد بەڕاستی زۆر خۆشحاڵم. بۆ منەوە بەسە کە مناڵێکی ئاوا دڵخۆشکەم و حەزکات بەشداری ئاهەنگێکی ئاوا بکات. هەشت چالاکی پێگات بوو لە شانۆی دانەکانی کاڵێ و حەو گۆرانی پێگاتە بوون کە ڕۆشنبیری هاوکارێکی تەواویان کردین بۆ ئەنجامدانی ئەم چالێکیە و قوتابخانەی ڕێزی بنەرسی کۆمەڵگەی پەروەردەی لیدەر. سپاسی یەک بەیەکی ئەو بینەرانەیەکەم، سپاسی دایک و باوکی ئەو مناڵانەیەکەم کە لەگەڵ مابوون ماوەیەکە کە چالاکیەکان ئەنجامێن. سپاس بۆ سەرجەم کەڵانی ڕاگەاندن و ڕۆژ تیڤ سپاستانەکەین یەخوا بەخێر بێن سەر چاوەکە. زۆر سپاس ڕۆشنبیری هەڵەبجەکەم، زۆر سپاسی ڕۆشنبیری هەڵەبجەکەم، زۆر سپاس بۆ مامۆستا موسا کەیلاک بۆ پێمانەوە ئەم دوو سێ ڕۆژە. زۆر سپاسی بینارەکەم کە هاتوون بۆ سێری ئێمە. زۆر سپاستانەکەم. پێم چییە؟ پێم ئەوەیە هەموو مناڵێک دڵی خۆش بێ، هەموو مناڵێک لێرە بوو بێ. زۆر سپاسی دایک و باوکانەکەم کە مناڵەکانیان هێنا بۆ ئێرە. زۆر دڵم خۆشە ئێستا. ئەمەوێ هەموو مناڵێ وەکو ئێمە بتوانێت بەشداری بکات لەم بۆ ئەم شتانەیە. زمانی ئەوسا زوو ئەوانی شرمیان پشکە بتوان ئێمە گۆران و شت بوون. یەک چەپڵی قایم.